و ئیشەکانیش دەبینم و هەر کۆباسیش بۆ خۆی یەکێکە لەو کەناڵانەی کە ترێندی زۆرە جوڵەی زۆرە خۆشم ئەوێن لەو ناوانەی کە پێویستە ببێت. زۆر سپاس. دکتۆر 128 ساڵە یادی ڕۆژنامەگەریت پیرۆز بێ. ئەم جارە پرسیارێکی جیاوازترەکەم لێت با هەر نەڵێن چی تێ بۆ ڕۆژنامە نووسانی خۆ چی دێ بۆ ڕۆژنامە و کاری ڕۆژنامەوانی، بەڵام ئایا لە میدیای ئێستا ڕازیت، لە کاری میدیای ئێستا ڕازیت، لە میدیاکاران ڕازیت؟ خوا بمگرێ کە ڕاستی بم. ئەو بۆ خوا بمگرێ ڕازی بم لە شێوازی ئیشکردنیان، لە پرسیارەکانیان، لە چۆنیەتی کارکردنیان، لە قورساییان، لە سیاسەتی ئیشکردنیان. وەڵڵاهی دڵم شانە کات کە ئەم میدیایە بینم و بەزەیشم بەو تەمەنەی خۆمایەتەوە کە لە دێو ئەم میدیایە بەهەدەرم ما گەنجەتی خۆم نەکرد. گەنجەتی من لەگەڵ ڕۆژنامەگەریە بوو، بەڵام بەڕاستی زۆر تاشیرەکە ئەتەسم کاتی خۆشی ئێمە ئیشمان کردووە خەڵک هەر بەو چاوەوە ئێمەی بینی بێت. بەڕاستی ئازیزم ئەمە میدیا نییە، میدیایە کە زیاتر کاری وروژاندنە. خۆی دوو جۆر وروژاندنەیە لە میدیا، وروژاندنی پێویست و ناپێویست. ئەوەی ئێستا میدیایی کە جگە لە خەڵکی جددی ینی بەشێکی تایە، بەڵام من دێ شتی بچووک ناکتێتە پێوەەر. ئەوەی کە ئەم میدیای ئێستایی کە هەموو کارکردنە لەسەر وروژاندنی ناپێویست، دروستکردنی دۆخێکی خراپ، شێواندنی کۆمەڵگا. بەڕاستی وەکوتم خوام گرەیەگەر دڵم پێ خۆش بێت. دکتۆر ئەحمەد ینی تۆ لە ئێستا میدیاکاران بوو ناتە شێواندنی کۆمەڵگا؟ بەڵێ هۆکاری سەرەکیم شێوانە بریتی لە میدیاکاران بە ئەندازەی حیزبە سیاسیەکان مەترسیان لەسەر ژیانی ئەم کۆمەلگایە هەیە و چونکە ڕۆژنامەنووس خەتەتریشە لە سیاسی، چونکە توانای هەڵخەڵەتاندنی زۆرترە و یاریزانترە و لێزانترە، بۆیە بە ئاسانی ئەتوانێت فێر لە کۆمەلگا بکە. من پێم وایە میدیای کوردیش نەمێنێ ئەم کۆمەلگا زەرەر ناکە، ینی میدیای کوردی نەمێنێ نە تۆ زەرەرەکەی نە ئێمە، تاکە شتێک کە ئیسوودی هەیە بۆتە سەرچاوەیەکی مادی بۆ هێندێ خەڵک کە نازایی لە چۆ هات بڕوا بکە ئامۆژگاریە کردە کە وەکو من دڵت پێی خۆش دەبێت، چونکە ڕۆژێک دێت تۆش لەبەردەم مایکێکە ئاوەستیت ئەم قسانەی منی دێتەوە یاد کە ئەزانی چی کارێکی خراپمان کردۆ پێکەوە. ئێستا لە من ڕازینیت؟ بێگومان وڵات تۆش نازانم لە هەموو شوێنێک ئامادەی، هیوادارم بە ئەندازەی جوڵە و ئامادەبوونەکانت کاری باش بکەیت و ئیشەکانیش دەبینم و هەر کۆباسیش بۆ خۆی یەکێکە لەو کەناڵانەی کە ترێندی زۆرە جوڵەی زۆرە خۆشم ئەوێن زۆر سەپۆرتی بۆ چونەکانی ئێمەکەن و خەڵکی باشەکەن بمێنن، ینی ئێوە یەکێکن لەو ناوانەی کە پێویستە ببێت. زۆر سپاس. سبەینێش فستیڤاڵی گیاباریەکانە لە خوڕماڵ، من لێرەوە داوەتت کەمەرە بۆ خوڕماڵ. وەڵا زۆر حەزم لێتی، بەڕاستی یەکێک لە باشترین ئەو شتانەی کە بە وزەی مرۆڤ پێویستە ئەوە. من باشترین داوەتیش لە ژیانما کە پێم وابێ بۆ مرۆڤ هەبێت ئەو جۆرە داوەتانەیە، دەرفەتم هەبێت ئێمە ئینشاڵڵا. گیانەکە